ئەمن ئامادە بووم کودەتایەکی سەربازی سپیم کردبە بەسەر ئەو حکوومەتی عێراقی کە ناڕازیە موچە و بودجەی هەرێمی کوردستان بێتە کوردستان لە 2022 ئەو 4 ساڵی ڕابردووی پێشوو سەرۆکۆماری عێراق بە هەموو شێوەیەکی دەبوایە ئەمن کێشەی بودجەی هەرێمی کوردستان و موچەی فەرمانبران و مامۆستایانم چارەسەر کرد بە دەبوایە چارەسەر بی یعنی وەکو بڵێ هیچ حەلی نییە بەوەی کە ئەمن ئەو کاتی کە سەرۆکۆمار دەبووم ئەمن ینی دەسەڵاتم دەبوو بێزگەلەوەی لێرە و لەوێ باز دەکەن کە سەرۆکۆمارێکی تەشریفاتیە و پرۆتۆکۆلیە و دەسەڵاتی نییە نەخێر دەسەڵاتی هەیە لەبەرەوەی ئەوەی دەستوری بخینتەوە سەرۆکۆمار لە ڕۆژی مناسەبات و بۆنەکان هەموو سوپای لە بەردەستە سوپات بەخەربێنە ئەو کاتی سوپام لە بەردەست بوو هەموو سوپاوە دەستورەوە دەڵێ ینی سەرۆکۆماریش دەبی دەستوری جێبەجێکە ئەو کاتی ئەمە نەمتوانی بە ینی کێشەی موچەی فەرمانبەران و مامۆستایانم چارەسەر کرد با و کێشەی بودجەی هەرێم چارەسەر کرد بە ئەو کاتە ئەمن ئامادە بووم کودەتایەکی سەربازی سپیم کردبە بەسەر ئەو حکوومەتی عێراقی کە ناڕازیە موچە و بودجەی هەرێمی کوردستان بێتە کوردستان